يعني أمل لاني پەروەردە ئەگرێتەوە کە هەر لەسەرەتەوە ئەم ئینسانە بە جوانی پەروەردە نەکراوە بۆ لایەنی کە ئەگەر لەسەر شتێکی بچووک پەروەردە بکرێت کە زلی نەکا گەوری نەکا ئەمە لایەنی دەرونی ناگرێتەوە هۆکارەکەی بۆ ئیهمالی دەسەڵات لاوازی دەسەڵات بێتوانایی دەسەڵات غیر مؤهلی دەسەڵاتێکە بە مەبەستە بەشتە جۆ نایەتێ وڵایی باری دەرونی خەڵک تەواو نییە هەمووی تەسەوڕەکەم هەمووی ئەوە بێت هۆکاری ئەم کوشتنانە کە مێشکی هەچی ئەم گەنجانەیە ئاخنیوانە ئەم مەلاو ئیسلامی سیاسی و ئەمانە مێشکی گەنجەکانیان ئاخنیوە بە شتی کوشتن و تیژی و کوشتن و بڕین و ئەوە هۆکارەکەیەتی هیچی کەنیە من وەکو ئینسانێک وەکو ئافرەتێک ئەو ڕەو بۆ چوونەم هەیە دەگەڕێتەوە بۆ غەڵەت پەروەردەکردن ئەمە مێگەڕێتەوە بۆ خۆ دەزانی ئەگەر باو باپیری ئێمە وتوتی کاسی پڕاشتی ماڵە ئەمە ئەم بارودۆخی کەسە بە کوردستان و عالەماتیا پڕێ ئەم نەبوونی موچە و لەداری ئەمانە بەڕاستی پتێ و نەتێ یەکێ لە هۆکارە سەرنجەکان لەوانەیە دروست ئەم شتانەی تیا دروستە بێ ڕای من خەتاکە بۆ حکوومەتیش ناگەڕێتەوە چکە تۆ بە گوێرەی یاسەنێتەوە یەکگرتوەکان خۆمان هەمومان ئەزانین کەوا حکومی لە سێدارەدان وەستاوە ئەمە بەڕاستی پێداچوونەوەیشی پێویستە چونکە ئەوە وای کرۆ لەو خەڵکە و خەڵکە بە ناویە کەوتۆ بەڕاستی بە زۆری خەتاوی ناتێگەشتنێ یعنی بێزەمیریە بێویزانە لە خوای بەدوورن ئەوە شتانی کە ئەکرێ ینی لە ئاینی ئیسلام بەدوورە هۆکاری ئەو کوشتنەی یەکەم چشتکا کە ئیمان زعیف بوونە ئینسان ئەگەر ترسی خوای گەورەی لە دڵدا بێتن بەو شێوەیە ناژیتن لای خەتای بێتەفاهمی خەڵکەکەیە گەڕانەوەی ئەو کێشانە هەموو لە بۆ عەساب گەرمی ئینسان دەگەڕێتەوە هیوادارم هەموو کوردەکە ئێستا جێ لێ دەنجیمنا جانی لێبوردەی و جانی گردن ئازایی لە بەرامبەر برایەکانی بکە کە ئێمە هەمومان کوردین بە خودای کاکە هۆکاری ئەو کوشتن و بڕین ئەو کوشتنەوە هەمووی بێ قانونی بێ یاساییە و مەغروریشە زۆری دەستخۆشیتان لێکم بۆم شتە بە تایبەتی بۆ مانگی ڕەمەزانە ئەمە زۆر شتێکی گرنگە زۆر باشە بەڵام ئێوە بێ ئەو دەسەڵات ئەو تونڕە و هینانە هین بکات و ئەوەی کە ئیسا و کاریسانە کە دروست بووە کە سوکاری ئەو کوژراوە هەقە بچن داوا لەسەر ئەو کەسە کە هینکەن کە ئەو مێشکی ئەو کوڕی تێکداوە چین داوای لەسەر قەیدکەن تۆ وای لێ کردووە ئەینا چۆن کوڕباوکی خۆیە کوژێ دایکی خۆیە کوژێ خوشک و برای خۆیە کوژێ ئەگەر شێتی نەکرد بێت ئەوە شێتیان کرد وڵی شتێکی زۆر باشە لە بەرەوەی نەفسێنی خەڵکی زیاترین نەبێ و شتە زۆر قورسا کە بڵاو ئەبێتەوە من زۆر پێم باشە کە ڕاگیرێ ئەم شتانە هەموو تۆڕێک هەموو کارێکی میدیایی هەموو دەسەڵاتێکی چوارەم کە ئەم ڕۆژنامەنووسم پێویستە هەموو هەواڵێ بڵاو کاتەوە باش خراپ ترسناک نازەمچی بەڵام لەم حاڵەتە لە بەروی زۆر حاڵەتەکە ناسکە ئێمە پێتیا پڕین پێش هەموو کەسێ من دەستخۆشی لە ئەو تۆڕەی 1964 کەویشێکی باشتان کردووە سوپاسان لەگەم کە دەرتان بۆ کردووە بۆی خەڵک زۆرتر نیگەرانتر نەبێ دەست پێشکەریی باشتان کردم پیرۆزباییتان لێ من دەستخۆشیتان لەکەم بەڕاستی چونکە سلبیاتی هەیە بڵاوکردنەوەی ئەوەی کە چەند کەس فڵان کەس هێرشی کردە سەر ئەوەی کوشت بەڕای من باشە چونکە سۆشیال میدیا بەعام دەورێکی خراپ ئەبینی ئێستا چونکە لێرە و لێوێ ئەبینی ڕۆژانە کوشتن هەیە نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی دنیا ئەم شتە هەیە زۆر جوانە ئەمش دەکەدام زۆر شتێکی باشە ئەگەر ڕووماڵی ئەو شتانە بکەن لۆوەی خەڵکەکە و شیار بیتەوە کە چیتکە ئەو تاوانانە نەکاتن وەڵا زۆر باشەکەن ئەگەر نەیکەن خەڵک خەفەتی پێخوا خۆش نییە خەڵک خەفەت بخوا بەڵێ بزەبت هەواڵەکی خۆشتر کە ئێمە ببیستین بە هەواڵەکی خۆش بی باشترە لەوەی کە کوشتن و بڕین بی بەڵام ئەوش دەگەڕێتەوە سە کۆمەلگە ئایا و کۆمەلگە تا چەند ئاستی و ڕۆشنبیری و هۆشیاری هەیە وەڵی زۆر باشەشی زۆر باش دەکەن ئەرێ سوپاس دەکەن ئەو شتی بکەن